سڵای خۆی گەورەتان لێ بازان و خۆشەویستان ڤیدیۆ ئەمڕۆمان باسی شتێکی زۆر گرنگە و کە هەمووشمان بە فیڕۆیە دێن ئەویش چی بێ کاتە. طبعا لای هەمومان دیارە کە کات شتێکی زۆر گرنگ و زۆر مەزنە. بەڵام ئایا ئێمە ئەو ئەعتیبارەمان بۆ داناوە یاخود ئێمە ئەو مەکانەتە ئەو شوێنەمان بۆ داناوە کە بڵێن ئەمە گرنگە و ئاوهایە بەس ئەڵێن یعنی وەکو قسەکردنێکی گشتی ئەڵێن کات گرنگە و کات مهم و نابێت کات بە فیڕۆ دێت و کاتەکانت ڕێکخە و دایمەنیش زیاتر ئەو تەلەبانەی کە پۆلی دوانزەن کێشەی کاتیان هەیە وەڵێمە کاتمان نییە و ئایا بۆچی کاتمان نییە و بۆ جاران وانە بوو لەبەرەوەی تۆ ئێستا مەسئولیاتێکی زۆر هاتۆتە سەرت نەک بەس پۆلی دوانزە هەر کەسێکی تریش ئەوە مەسئولیاتێکی لە ناکاو بێتە سەری و ئەبێ کاتەکانی خۆی ڕێکخا بەپێی ئەو کارەی کە ئێوێ بیکات. اینجا لەبەرەوەی ئەمە بەعام ڕێکخستنمان نێو لە فەوزایەکە ئەژین هەروەها لێرەوە سۆشال میدیا و لێرەوە تەلەڤیزۆن ئەگەر تەلەڤیزۆن بەکاربێنی تر ئەچیتە سەر ئینتەرنێت بە سەعات و ڕیلز و تیکتۆک کۆمانەی کە لە ڤیدیۆیەکی ترا باسم کردووەگە حەزەکەی بڕۆی سەیریکەی ئەمانە هەمووی ئەبێتە هۆکارێک کە تۆ کات بە فیڕۆدەی بەبێ ئەوەی کە بزانی. شتێکی سەرنجڕاکێش کە ئەمێ باسی کەم لە ناو کاتەکەدا ئەوەیە کە زۆر جار ئێمە خۆمان حەزەکەین با بڵین کەی پێنجشەمە دێ بۆی بتوانم ئەو شتە بکەم کەی جومعە دێ بۆی بتوانم ئەو شتە بکەم کەی ئەو ڕۆژە دێ بۆی بتوانم ئەو شتە بکەم بەس بۆ زانەریتان ئەمانە هەمووی کاتە و لە تۆ و لە من و لە فڵان و لە فڵان ئەڕوا یعنی ئەمانە هەمووی ڕۆژە و لە تەمەنمان ئەڕوا بەبێ ئەوەی ئاگامان لێبێ. اینجا بۆیە هەر شتێکە بە تەمای بەدەستی بێنی لە ژیاندا ئەبێ هەوڵێکی تەواوی بۆ بدەیت ئەم هەوڵەش دائیمەن پێویستی بە تێکۆشانە تێکۆشانیش پێویستی بە چییە؟ پێویستی بە کاتە. بۆیە کات شتێکی زۆر گرنگ و زۆر مهمە کە بیپارێزی و ئاگاد لێی بێ بزانی چی ئەکەی لە ڕۆژەکەدا. زۆربەی ئەو کەسانی کە سەرکەوتون و خۆیان بە سەرکەوتوو دانێن و پلانەکانیان بڵاو ئەکەنەوە یان باسی پلانەکانی خۆیان ئەەکەن بۆ خەڵک باسی خاڵێکی زۆر گرنگەکەن ئەویش چییە؟ ئەڵێ ئەمە دەیلی ڕۆتینەکەی فڵان کەسە بۆ نمونەوەڵێ ئەمە دەیلی ڕۆتینی بیل گەیتسە یان ستیڤ جۆبزە یان ئیلۆن ماسکە یان هەر کەسێکی تر کە با بڵێن سەرکەوتوو بێ با بڵێن مادیەن سەرکەوتووە بۆ ئەم دنیا سەرکەوتوو. ئەمانە طبعا ئەمە دەرسی لێوەرگرین و بمانەوێت شتێ لە ژیانی خۆمانە بکەین ئەبێ بزانین چۆن کاتەکانی خۆمان تەنزیم بکەین و چۆن کاتەکانمان ڕێکخێن و نەک هەر با بزانین یاڵە ئەمڕۆ هەستایم بزانین چۆنە بێ و بزانین چییە بێ و بەپێی ئەوە ئیتریشکەین. نەخێر تۆ بێ پلانێکت دانابێ و تەوەکولکەی لەسەر خوا و ئیتر بەپێی ئەو پلانە ئیشکەی بۆی بتوانی سەرکەوتوو بی. طبعا کات بە فیڕۆدان لە ڕووی شەرعەوە لە ڕووی دینیشەوە شتێکی باش نییە و شتێکی مەذمومە یعنی با بڵێن نابێ بکرێت لەبەر ئەوەی بۆ موسڵمان کاتی بەتاڵ نابێ هەبێت یعنی بێ زکری خواکە لە کاتی خۆیان نوێشکە کاری چاکە بکە هەوڵدا یارمەتی خەڵکدا کارەکانی خۆی لە ماڵەوە ئەرکەکانی خۆی لە ماڵەوە بەرامبەر بە خێزانی بە مناڵەکانی و بەرامبەر بە برا خوشکی و بەرامبەر بە باوکو دایکی ئەبێ هەمووی تەنزیم کرابێ و حەقی هەمووی بدات. اینجا بۆیە کات بە فیڕۆدان شتێکی زۆر خراپە و زۆر با بڵێن کاریگەرە لە ژیانی ئێمە. کاریگەریەکانیشی لەوەدایە ناخۆشی ئەوە لە کاتا کە نازانی کاریگەریەکەی چییە ئەو دەقەیە لە کاتێکدا کە تی ئەپەڕێت و بەسەر ئەچێت و ئەو کارت لە دەسە چیان ئەو ئیشت لە دەسە چێیان ئەو شتە لە دەسە چێ ئەنجا ئەزانی کە گرنگی کات چۆنە و چی بۆ یعنی ئەوانەی کە تەلەبەی پۆلی دوانزەم با بڵێن ئەم نمونێ زۆرەیەنمەوە ئەوانەی کە تەواویان کرد و دەرەجەی باشیان نهێنا بۆ نمونە ئاڵەن بریا ئێمە کاتی خۆی کاتمانەوە بە فیڕۆ نەدایە بۆ مۆبایل ئەوانەشی کە لە کارێکا سەرکەوت و نابن و هەوڵە دەم بیکەن لە بریا ئێمە کات خۆی کاتمان بە فیڕۆ نەدایە ئەوەندە بۆ فڵانەشت لە جیاتی ئەوە لە کارەکانی خۆمانە و لە ئیشەکانی خۆمانە کاتەکەمان خەرج کردایە و فێریشی تازەتر بووینایە و خۆمان بەرەو پێشەوە ببردایە لەو حاڵەتەدا ئێمە ڕۆژمان نەدەگەیشتە ئەم ڕۆژە. جار وەکو لە دەستپێکی ڤیدیۆکە باسم کرد بۆت لە قورئانی پیرۆزیشدا باسی ئەوەکە کە گرنگی کات زۆر مهمە و ئەو کاتێک کە لەسەر ئەم زەوێ بەسەریە بیت ئەبێ لە تاعەت و لە عیبادەتی خوایە سەرفکرێت و نابێ خۆت بە هەنێشتەوە مەشغوڵکەی کە سوودی نەبێت.
بۆیە ئەم ڤیددیوە من لە کورتی ئەبڕمەوە لەبەرەوەی کات زۆر گرنگە تۆ ئەمەنە سێرکەی و کاریگەر بێ بەسە بۆ ئەوەی دانیشم نمونەی ترت بۆ بێنمەوە و باسی شترت بۆ بکەم کە سوودی لێ نەبینی تویان هەر ئەوەندە قسەکەی خۆم دووبارەکەمەوە تا ڤیددیوەیەکی تر و باسێکی تر و بابەتێکی تر لایک و شێر و سەبسکرایبتان بیر نەچێ بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ کات بەفی ڕۆمەدەن خواحافیز